سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی عزیز بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتووە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ لە سێدەرەدانی چوار بەندکراو لەوانە بەندکراوێکی کورد لە زیندانی کەرەج ناڕوونی چارەنووسی چالاکێکی ژینگەی خەڵکی مەریوان پاش ڕەفاندنی لەلایەن حکوومەتەوە مانگرتن لە خواردنی شیلان میرزایی لە کەمپی دیپۆرتەکانی تورکیا ئازادی ڕەزا عەلایی لە زیندانی بۆکان یان لە دەستانی حەفدە شارۆمەندی خەڵکی هەرێمی کوردستان بەهۆی بردومانەکانی تورکیا دەستبەسەرکرانی 24 کەس لەلایەن پۆلیسی تورکیا لە باکووری کوردستان کۆبوونەوەی خەنشینکراوانی فەرهەنگی لە هەمەدان و یەزد درێژەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێدام و بەرزبوونەوەی 200% پشکی وەزارەتی بەرگری لە بودجەی ساڵی داهاتوو. درێژەی هەواڵەکان لە سێدەرەدانی چوار بەندکراو لەوانە بەندکراوێکی کورد لە زیندانی کەرەج بەیانی ڕۆژی سێشەممە هەشتی خەزەڵوەر حکمی ئەعدامی چوار بەندکراو لەوانە بەندکراوێکی کورد خەڵکی کرماشان لە زیندانی ناوەندی کەرەج جێبەجێکرا بەپێ راپۆرتەکان بەندکراوێکی خەڵکی کرماشان بە ناوی عەلی مۆروەت کەرەمی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی کەرەج لە سێدەرەدراوە. هەروەها حکمی ئەعدامی سێ بەندکراوی دیکە بە ناوەکانی ئەکبەر ئەخیار ئەکبەر خەلیلی و عەلی کەرەمی لەو زیندانە جێبەجێکراوە بەڵام هیچ ئاماژەیەک بە تاوانەکانیان نەکراوە و لە بێدەنگی خەبەریدا ئەعدام کراون. ناڕوونی چارەنووسی چالاکێکی ژینگەی خەڵکی مەریوان پاش ڕەفاندنی لەلایەن حکوومەتەوە ڕۆژی شەممە 5 خەزەڵوەر هاوڵاتیەکی خەڵکی گوندی ئەسراوای مەریوان بە ناوی عەلی ڕۆحی ناسراو بە پشکۆ تەمەن 32 ساڵ پاش بانکران بۆ ئیدارەی ئیتلاعات دەستبەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. عەلی ڕۆحی پێشتر ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بووە و چەند جار لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە هەڕەشەی لێکرابوو. لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی ئەو شارۆمەندە سەردانی ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی مەریوانیان کردووە بەڵام هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ناوبراو دەست نەکەوتووە. مانگرتن لە خواردنی شیلان میرزایی لە کەمپی دیپۆرتەکانی تورکیا شیلان میرزایی چالاکی مافی مرۆڤی دانیشتووی تورکیا مەترسی دیپۆرتکردنەوەی لەسرە و بەو بۆنەوە مانی لە خواردن گرتووە. بەپێی زانیاریەکان ماوەی ڕاگررتنی حکمی دیپۆرتکردنەوەی شیلان میرزایی لە ڕێکەوتی 23 ئۆکتۆبری 2024 بەسەر چووە و پۆلیسی تورکیا بە نیازە دیپۆرتی کۆماری ئیسلامی بکاتەوە. ئەو چالاکەی مافی مرۆڤ لەلایەن وڵاتی کانەداوە مافی پەنابەریەتی سیاسی پێدراوە بەڵام بە هۆکاری نادیار باڵوێزخانەی کانەدا لە ئیستانبول بەڵگەی چوونەدەرەوەی لە تورکیای بۆ واژۆ ناکات و ئەگەری هەیە دیپۆرتی ئێران بکرێتەوە. شیلان میرزایی لە پەیامێکدا ڕایگەاندووە کە دژ بە ئێعدامی بەندکراوان و نەبوونی ئەمنیەت بۆ چالاکانی سیاسی دەستی داوەتە مانگرتن لە خواردن. ئازادی ڕەزا عەلایی لە زیندانی بۆکان ڕەزا عەلایی فیلمساز و دەرهێنەری تەمەن 43 ساڵی خەڵکی بانە ڕۆژی سێشەممە هەشتی خەزەڵوەر بە دانانی وەسیقە و تا کاتی دادگاییکردن لە زیندانی بۆکان ئازاد کرا. ڕۆژی چوارشەممە 21 خەرمانانی ئەم ساڵ ڕەزا عەلایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە پارکینگی ماڵەکەی دەستبەسەر و ڕەوانەی زیندانی بۆکان کرا. ڕەزا عەلایی خێزاندار و چەندین بەرهەمی سینمایی وەکو زەویە پیسەکانی دروست کردووە. شانی باسە کە هۆکاری دەستبەسەرکرانی ئەو شارۆمەندە ڕوون نەکراوە. گیانلەدەستانی حەفدە شارۆمەندی خەڵکی هەرێمی کوردستان بەهۆی بردومانەکانی تورکیا ڕێکخراوی CPT ڕۆژی سێشەممە هەشتی خەزەڵوەر راپۆرتێکی لەسەر بردومانەکانی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیەوە بڵاو کردەوە و ڕایگەیان کە لە سەرەتای ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ حەفدە هاوڵاتی گیانیان لەدەستاوە. کامران عۆسمان ئەندامی تیمی کوردستانی ڕێکخراوی CPT لە وتوێژ لەگەڵ ڕووداودا ڕایگەیان لە نۆمانگی ڕابردوودا 1600 جار باکووری هەرێمی کوردستان
لەلایەن دەوڵەتی تورکیەوە بردومان کراوە و لە ئەنجامی هێرشەکانی ئەو وڵاتە بەلانی کەم 17 کەس گیانیان لەدەستاوە و 4 هاوڵاتی بریندار بوون. شانی باسە کە لە یەک هەفتەی ڕابردوودا بەرزاییەکانی گاڕە لە پارێزگای دەهۆک 27 جار بەرچڕی بردومان کراوە و دەیان گوند چۆڵ کراون. دەست بەسەرکرانی 24 کەس لەلایەن پۆلیسی تورکیا لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەمە 8 خەزەڵوەر پۆلیسی تورکیا لە ناوچەی هەرکۆڵی سەر بە شاری سیرت 24 هاوڵاتی کوردی دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی باکووری کوردستان، چەند ڕۆژە دەوڵەتی تورکیا ئۆپراسیۆنێکی گەورەی لە چەند ناوچەی باکووری کوردستان دەست پێکردووە و چەندین گوندی گەمارۆداوە. تەنیا لە ڕۆژی سێشەممەدا 24 شوان و کۆچەری خەڵکی ناوچەی هەرکۆڵی سیرت لەلایەن سەربازەکانی تورکیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی لە هەمەدان و یەزد. ڕۆژی سێشەمە 8 خەزەڵوەر خانشینکراوانی فەرهەنگی لە شارەکانی هەمەدان و یەزد دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی فەرهەنگی باوتنەوەی دروشم خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان، زیادکردنی حەقدەست و مەزایە، بەهرەمەندبوون لە مەزایای خانشینی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. درێژەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام. ڕۆژی سێشەمە 8 خەزەڵوەر بەندکراوانی سیاسی لە زیاتر لە 25 بەندیخانەی ئێران بۆ چلمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئێدام لە ئێران مانیان لا خواردن کرد. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە زیندانەکانی کەهنوج و شەیبانی ئەهوازیش پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام ڕاگەیاند بوو. کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402 دەستی پێکردووە و ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەی سندووە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە سەرەتای ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ کۆماری ئیسلامی 567 کەسی لە سێدارەداوە. ڕۆژی ڕابردوو بەندکراوانی مانگرت و ئەعدامی جەمشید شارمەت و سەپاندنی سزای سێدارە بەسەر 4 چالاکی مەسهەبی سونە مەسهەبیان ببورن سونە مەسهەبیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاست جنایەتەکانی کۆماری ئیسلامی بوون. تێکشوونی باری تەندروستی ئەفشین بایمانی لە زیندانی ڕەجای شار. ئەفشین بایمانی زیندانی سیاسی تەمەن 50 ساڵ ڕۆژی سێشەمە 8 خەزەڵوەر بەهۆی کێشەی دڵەوە لە هۆشخۆی چوو و ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندار کرا. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، ئەفشین بایمانی کە ماوەی 24 ساڵ سزای هەتاهەتایی لە زیندانی کەرەش تێپەڕدەکات تووشی گیرانی دەمارەکانی خوێن بووە و پێویستی خەیرای بە نەشتەرگەری لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان هەیە، بەڵام دادستانی کەرەش لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی بەو بەندکراوە سیاسیە دژایەتی کردووە. کوژرانی سوختبەرێک بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە هیرمەند. بەیانی ڕۆژی چوارشەمە 9 خەزەڵوەر هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە شارستانی هیرمەند سوختبەرێکیان بە تەقەی ڕاستەوخۆ کوشت و پاژە ڕووداوە پێکدادان لە نێوان هێزەکانی کۆماری ئیسلامی و چەکدارانی تالیبان ڕوویدا. بەپێی راپۆرتی حالڤەژ بەیانی چوارشەمە هێزە سنووریەکانی ڕژیم کۆمەڵێک سوختبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا سوختبەرێک بە ناوی نەعیم ڕێگی قەلجایی گیانی لەدەستەوە. بەوتەی چالاکانی بەلوچ پاش تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی چەکدارانی تالیبانیش ڕوو لە پاسگای ساسۆلی تەقەیان کردووە و شەڕ و پێکدادان هاتووەتە ئاراوە، بەڵام زیانەکانی ئاشکرا نەکراوە. بەرزبوونەوەی 200 لە سەدی پشکی وەزارەتی بەرگری لە بودجەی ساڵی داهاتوو. ڕۆژی 8 خەزەڵوەری 1403 وتەبێژی حکوومەتی کۆماری ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە بودجەی ساڵی داهاتوودا بۆ بەهێزکردنی توانایی بەرگری وڵات بودجەی هێزە چەکدارەکان 200 لە سەد زیاتی کردووە. پلانەکانی کۆماری ئیسلامی بۆ زیادکردنی بودجەی بەرگری لە حاڵێکدایە کە ئیسرائیل وەڵامی تۆڵەسەندنەوەی خۆی لە بەرامبەر هێرشە موشکیەکانی ئێران ئەنجامداوە و ڕۆژی دووشەمەش گالاند وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند
هێرشەکانی ئیسرائیل سیستمی بەرگری ئاسمانی و توانایی بەرهەمهێنانی موشکی ئێرانی لاواز کردووە و ناوبراو ئەو هەنگاوەی بە گۆڕانکاری لە هاوسەنگی هێز وەسف کرد. و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز ئاڵمان دژ بە سزای ئیعدام دوایین هەواڵمانە. ڕۆژی سێشەممە 8 خەزەڵوەر ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی بەرلین و فرانکفۆردی ئاڵمان دژ بە ئیعدامی بەندکراوان لە ئێران کۆبوونەوە بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامیدا کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. بەشداربوانی ئەو چالاکیانە هەروەها خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی بەرامبەر بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤ بوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرد. هەرشاد بشین.